سڵاوی خواتان لێبێ ئازیزان و خۆشەویستان، مامۆستا ڕێبازم لە بەرنامەی پۆلەکەم لە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر پێتان شاد بووینەوە. خۆتان دەزانن لە ئێستادا ژینگە ئەهمیەت و گرنگی خۆی هەیە، بە تایبەتی لە وەرزی بەهاردا. ئەمڕۆ دەمانەوێت بزانین گرنگی منداڵ بۆ پاراستنی ژینگە چییە و هەروەها مەرجەکانی ژینگە پارێزی و ئەو شتانێک کە دەبنەوە هۆکاری مەترسی بۆ ژینگە پارێزی چین. ئەمڕۆ مامۆستا ڕەزوا قادر سەرۆکی ڕێکخراوی شاوێر بۆ هۆشیاری ژینگە لە تەلەڤیزیۆنی پەروەردە لەگەڵماندایە قسە لەسەر ئەو بابەتە دەکەین و ئەو پرسیارانە و کۆمەڵێک پرسیاری تری ئاراستە دەکەین بۆ ئەوی بزانین ڕاهێنانی منداڵان لەسەر پاگڕاگرتنی ژینگە و سەیرانگاکان چۆن دەبێت. بەخێر بێ مامۆستا. سواسان دەکەم. بەخێر بێ سەر چاوان. گرنگە منداڵ فێری ژینگە پارێزی بکرێ مامۆستا؟ بەڵێ، سەرتا بەناوی خۆی گەورە میهرەبان، هەمووان دەزانین جیهانی منداڵ جیهانێکی پاک و بێگەردە، بە تایبەت لە نێوەندەکانی خوێندن منداڵان و قوتابیان پێویستە گرنگێکی تەواوی پێ بدرێتن لە بابەتی ژینگەیی، هۆشیاری ژینگەیی. بە خۆمان دەزانین منداڵ مێشتی لاپەڕەیەکی سپیە، هەر شتێکی لەسەر تۆمار بکرێتن ئەو شتە لە گەورەیشدا ناتوانێت دەستبەرداری بیتێت. بۆیە گرنگە هەڵمەتی هۆشیاری لە نێوەندەکانی خوێندن بە تایبەتیش لەلایەن مامۆستایانەوە گرنجێکی تاوای پێ بدێت لە بواری پاراستنی ژینگە پاک و خاوێنی و بابەتەکاندری پەیوەندی بە ژینگە. زۆر باش. باسیوت کرد کە منداڵ چی لۆ بکەی لە پێش چاوی و تازە سەرەتایەتی گرنگە کاریگەری لەسەر دەکات. کەواتە من لێرە دەمێت پرسیارێک بکەم. منداڵ ئەگەر بەکردار شتی لە پێش بکرێت تام و لەزەتی زیاتر لێ دەبیندرێ، وایە؟ ئەگەر بێت و ئەو ئەرکە ژینگەیانەی کە لەسەر شانی ئێمەیە بۆ منداڵان بەکردار بیخەینە ڕوو باشتر نابێ؟ بێگومان زۆر باشترە. خاڵی یەکەم لە خێزانەوە دەست پێ بکەین. هەروەکو دەزانین مندار زۆر جاران لە لاساییکردنەوەی گەورەکان فێرشتەکان دەبیتن. ناوەندەکانی خوێندن بەڕاستی شوێنێکی گرنگە بۆ ئەوەی منداڵان تێدا پەروەردەی ژینگە پەرە پێ بدەن. بۆ نمونە هەفتانە ئەمە ڕزکردنی قوتابیانمان هەیە لە قوتابخانە، پێویستە مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی هونەر و زانست هەفتانە وتارێک و سمینارێکی ژینگەیان هەبیتن سەبارەت بە پاک و خاوێنی ژینگە، بە پاراستنی ژینگە. لە هەمان کاتیشدا دەتوانن بەرنامەیان هەبیتن هەفتانە کورتە شانۆگەریەک یاخود کورتە تەمسیلێک بە کۆمەڵە قوتابیەک ڕاهێنان بکەن دەربارەی ژینگە ئەنجامی بدەن. ئەوجا هەر هەفتە و بابەتێک بیتن لە بواری ژینگە، بۆ نمونە هەفتە یەکەم لە بواری دارچاندن بیتن، پاراستنی دار، بە فیرۆدانی ئاو، پاک و خاوێنی قوتابخانە، پاک و خاوێنی جلوبەرگ و لەشەکانمان. ئەی ئەو مەرجانە چین مەرجی ژینگە پارێزی کە ئەمە تاکەکان یاخود با بڵێن زیاتر بەرنامەکەمان لەسەر منداڵان و قوتابی خوێندکارانی ناوەندەکانی خوێندنە، ئەو مەرجانە چین گرنگ بن کە جەنابەت باسی بکەی بۆ ئەوەی لەسەریان ڕابێنی؟ خۆی مەرجی ژینگە پارێزی هەر مرۆڤێک هەر تاکێک بیوێت بتە ژینگە پارێز دەبی هەستی خۆبەخشی تێدا بیتن، یعنی بەبێ ماندووبوون و بەبێ وچان بتوانێت کار بکاتن. هەروکو کوتم ناوەندەکانی خوێندن مامۆستا دەتوانێت ڕۆڵەکی کاریگەر ببینێت بەوەی بتوانێت لە قوتابخانەکاندا گروپی ژینگەی دروست بکاتن تایبەت بە قوتابیان، نەک تایبەت بکاتن بە پۆلەکی، یعنی هەفتانە دەتوانێت ئەو گروپە ژینگەیی بگۆڕیتن. مەسەڵەن هەفتەی یەکەم پۆلی سێ بۆ هەفتەی دووەم پۆلی چار بۆ هەفتەی سێم پۆلی شەش بە هەمان شێوە ئەو گروپە واشیان چێ مامۆستا و گروپانەی کە لە ناوەندەکانی خوێندن پێیان دەگوترێ گروپی ژینگەی یان پێیان دەگوتری هاوڕێیانی ژینگە، چ ئەرکێکیان پێدەست پێ درێت چی دەکەن؟ ئەو گروپانە بەکرداری لە ناو پاراستنی ژینگەکەی دەبن. بۆ نمونە کارەکانی لە بۆ دیاری دەکرێت، یەک لەوانە پاگراگرتنی قوتابخانەیە، یعنی هەفتانە هەڵمەتی پاکردنەوەی قوتابخانەکان ئەنجام دەدەن، یاخود ئەگەر باخچەمان هەبیتن هەڵمەتی دارچاندن یان ئاودانی دارەکان، یاخود دەتوانن ڕۆلی ئامۆژگاری چاودێری ژینگەی ببن لە بۆ قوتابەکانی تر، ئەوە دیواری قوتابخانە پیس دەکەن، ڕەحلەکانی پیس دەکەن، پاک و خاوێنی گۆڕەپان و جلوبەرجیان بپارێزن. بۆیە بوونی ئەو گروپانە زۆر زۆر گرینگە، نەک تایبەت بکرێ بە قۆناغەچی، مەقسەد وەکو گوتم قۆناغێک پۆلی سێ بیان پۆلی چار بیتن، هەفتانە پێویستە ئەو گروپانە بگۆڕدێتن. لە هەمان کاندیدا گرینگە جلوبەر یەکشان لەبەربی تایبەت بە ژینگە، بۆی لە ناو هەموو قوتابێکان بناسرێنەوە
کەوا ئەوانە گروپی ژینگەی قوتابخانە و ئیشیان ئەو کارەیەکەوە پاراستنی ژینگە قوتابخانەیە. زۆر باشە. ئێوە ئەو مەترسیانێکە لەسەر ژینگە هەن کە کاریگەری خراپیان دەبێ بۆ لە ناوەندەکانی خوێندن وەکو ڕێکخراوەکەتان دواتر دێنە سەر کارنامە و پلانی خۆشتان لەم ساڵدا یاخود لە ڕابردوودا. کاردان لەسەر مەترسیەکانی ژینگە یاخود مەترسیەکانی ژینگەشتان بۆ باس کردوون؟ بەڵێ خۆمە دەزانین ڕەگەزەکانی ژینگە لە سێ ڕەگەز پێک دێتن ئاو هەوا خاک. بەڵێ ڕۆژ بە ڕۆژیش کێشەی ژینگە کەشەیەکی جیهانیە، یعنی جیهانی بە هەمووی سەرخەڵ کردێ لە بەرەوەی ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی مرۆڤایەتی هەیە. بەپێی دوایین توێژنەوە دەرکەوتووەکەوە ئەو نەخۆشیە درمانەی بڵاو بۆتەوە لە کوردستان و لە جیهان زیاتر هۆکارەکەی پیسبوونی ژینگەیە، نەخۆشیە درێژخایەنەکان. ئەو نەخۆشخانی بەتایبەت پەیوەندی بە خوێن هەیە، بە شێرپەنجە هەیە، بە سیەکانەوە هەیە. کاریگەری پیسبوونی ئەو ژینگە ڕاستەخۆ لە تەندروستی مرۆڤ دەکاتن. بۆ نمونە ئێستا ئەمەگەر تەماشای ژینگەی شاری هەولێرکەین بەڕاستی یەک پارچە دووکەڵ و پیساتیە بەهۆی بوونی ئەمەی کارگەکان ئەم کارگە دایان کار زۆر جاری ئۆتۆمبیلەکان دەڕۆن. بڵێ ئۆتۆمبیلەکان دەردانی ئەو گازی قڕخۆشم ڕساسی پێ دەڵێن. ئەمەش دەگرێتەوە بە ئەوەی کوالێتی بنزینەکان کوالێتی ڕوونەکانمان زۆر خراپە. ئەوەی کردە زیاتر کاریگەری هەویتن. زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان، ژمارەی کارگەکان، ژمارەی مۆلیدەکان کە ئەو کارەساتێکی گەورەیە ئەو هەر لە ناو ماڵەکان بڵێ هەل لە ناو ماڵەکان یاخود ئەگەر ئەمە تەمەشای ژینگەی دەرەوە شاریش بکەین بوونی ئەو پاڵاوگەنای ئاسەیانە بەڕاستی نەبوونی فلتەر خۆی لە ستانداردی جیهانی وایە هەر پاڵاوگەیەک فلتەری دووکەڵی خاوێنکردنەوەی هەبیتن. بەڵام بەداخۆ لێرە لە کوردستان بەتایبەت لە شاری هەولێر زۆربەی ئەو پاڵاوگانە هەرچەندە کارکرایە لایەنە پەیوەندیدارەکان دەستەی ژینگە بەڵام دەبێ وەکو دەڵێ ورتر بن و بن بڕی بکەن. لەبەر ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هەموو تاکەی کوردستان هەیە. بڵێ ئەم خاڵە گرنگانەی یاخود ئەم هەنگاوە باشانەی لە ناوەندەکانی خوێندن مامۆستا ئەنجامی بدەن بۆ هۆشارکردنەوەی ژینگە بۆ ڕۆڵەکانمان لە ناوەندەکانی خوێندن کە گرنگ بێ چین ئەگەر باسی بکەین مامۆستا ڕازوان. خۆی ژینگە ئەمە ناتوانین ڕۆژەکی دیاری بکەین بە ژینگە لە نێوەندەکانی خوێندن. پێویستە لایەنی کەم هەفتانە مامۆستایان هەوڵی ئەوە بدەن، وەکو گوتم لە ڕێگەی کۆڕ سمینار، لە ڕێگەی ڕێنمایی قوتابیان، لە ڕێگەی هەمومان دەزانین کەەوە هەر قوتابان دەکرێت ژینگە کۆ بکەینەوە بەس لە هەڵگرتنەوەی پارچە کاغەزێک دەبێکی بەتاڵی ئاو ینی پاگراگرتنی ژینگە هەر ئەمەیە نەخێر. ژینگە بە خۆمان دەزانین پەیوەندی بە ژیانەوەی ڕۆژانەوەمان هەیە. ئەوە پاک و خاوێنی جلوبەرگە، پاک و خاوێنی قوتابخانەیە، بە فیرۆدانی ئاوە، ینی دارچاندنە ئەوانە هەموو ڕاستەخۆ پەیوەندی بە ژینگەوە هەیە. بۆیە مامۆستایان دەتوانن ینی ڕۆڵەکی گرنگ ببینن لەبەرەوەی قوتابیان زیاتر گوێ لە مامۆستا ڕدەگرن. نەبوونی پەروەردەی ژینگەی بەڕاستی کتێبێک پرۆگرامێک تایبەت بە ژینگە ئەوەش بەڕاستی بۆشایەکی لەناو قوتابخانەکان وەکو مختص نییە بری کتێبێک پەرتوکێکە بێ، بەڵام بەگشتی لە ناو پرۆگرامەکانی خوێندن چەندە گرنگی بەلایەنی ژینگە درراوە. ئەو پرۆگرامەی بەها کۆمەڵایەتیەکان بەڕاستی ئەوە کتابەکی باشە، هەرچەندە بە کورتی باشی ژینگە دەکاتن، بەڵام باشترە لەوەی کە لە نەبوونی باشترە. ئەم زۆر لە قوتابخانەکان سەردانم کردیا، ینی ئەو بابەتانیان کردیتە کورتە شانۆگەریەک بۆ ئەوی قوتابیان بە کردداری سوودی لێو ببینن. هەرچەندە داکوبابەکان شاتینەوە گوتیان لە دەروی قوتابخانەکان منداڵەکانمان وەکو بووینە چاودێرێک کاتێکە لە ماڵینە میوانێکمان دێتن ئامۆژگاری دەکەن لەبەر ئەوەی کەوا لە قوتابخانە ئەو ژینگە پارێزێ بە کردداری فێر بووە. ئەمە بابەتی بەها کۆمەڵایەتی زیاتر وابزانم وانەکانی بە کردداریە، ینی وای کردە قوتابی چێژەکی لێ ببینیتن وشک نەبیتن. هەر وانەیەک هەر دەرسێک ئەگەر کردداری تێدا بوو زیاتر تەڵەبەک هەوڵ دەداتن و قوتابیەکە زیاتر هەست بە چێژوەرگتن دەکاتن. لێ بەشەوخەوە چاوەڕێی ئەو وانەی دەکاتن. بۆ منە خۆمە وانەی هوەر دێڵێنەوە، ینی هەفتانە زۆر قوتابیان بەشەوخەوە چاوەڕێی ئەو وانە هوەری دەکەن و ینی خۆی بۆ ئامادە دەکەن. ئەم کە کاتێ قوتابی بە شەوق و یاخود بە زەوق و چاوەڕێی بابەتی هوەر دەکا ببوور ئەم مامۆستا دیارە حەقی خۆی پێدایە، دیارە وانەی هوەرەکە وەکو خۆی دەڵێتەوە یاخود وانەی وەرزش لەبەر ئەوەیە تامەزروێ وانە
بڵێ مامۆستا ڕەزوان ئێوە وەکو ڕێکخراوەکەتان ڕێکخراوی شاوێر بۆ هۆشیاری ژینگە ساڵانێکی زۆرە کار و چالاکیتان هەیە لە ناوەندەکانی خوێندن لە ناو شار لە دەوروبەری شار هەتا لە قەزا و نەحیە و شارەکانی دیکەش پلانی ساڵانەتان چییە بەتەمان چی بکەن ئێمە زۆربەی کارەکانی ئێوەمان بینیوە جێی دەستخۆشیە بەڵام بەتەما چی دیکەن کە دڵخۆشکەر بێ بۆ ژینگە پارێزان بۆ ئەوانەی کە گرنگجی بە کەش و هەوا و بە ژینگە پارێزی دەدەن سەرتا بەخۆمان ڕێکخراوەکەمان ڕێکخراوەی NGOی سربەخۆیە یعنی هیچ هاوکاری پاڵپشتێکمان نییە و تاکە ڕێکخراویشین لە سەرسەری کوردستان و عێراق کە ڕێکخراوەکە تایبەتی بە مامۆستایان و زۆرترین ئەندامانی مامۆستا بن بە تایبەت یعنی وەمان کردیە ئەو ڕێکخراوە لە هەر قوتابخانەیەک بە پێی توانە نەک لە شاری هەولێر لە شارەکانی دیریش لە دەوروبەر بتوانین ژینگە پارێزێک مامۆستای خۆی تەرخام کە لە قوتابخانەی کەوا ببێتە ژینگە پارێزێک و ببێتە ڕێنماییکارێکی ژینگەی ئەمە ساڵۆنا بە پێی توانە بە پێی ئەو بودجەی لەبەر دەستمان بیتن هەرچەندە بە خۆمان پارەکە کۆ دەکەینەوە ئابوونەی دەین پلانی خۆماندا دەڕێژین وەکو گوتم ئەمە NGOینە و ڕێکخراوی سربەخۆینەوە هیچ هاوکاری و پاڵپشتێکمان نییە ئەو بەپێی ئەو بودجەی بەرنامە ڕێژی دەکەین لە بۆ قوتابخانەکان لە ڕێگەی سیمینار ئێستا زۆرترین سیمینار لە شاری هەولێر لە دەوروبەری لە گوندەکان کە زۆر گرینگە گوندەکان کەم ڕێکخراو هەیە بتوانی سەردانی بکاتن و هەولی بداتن ئێمە ڕێکخراوەکەیمە زیاتر هەوڵ دەدات لە گوندەکان کار و چالاکیەکان بکاتن و هەروەها لە ڕێگەی تەنها بۆ قوتابیانە یان بۆ مامۆستایانیشە بۆ مامۆستایانیشە بۆ خەڵکی گوندەکانیشە ئەنی ڕێنمایی بەگشتی ئێستامە لە قوتابخانەکانی دەروی شار گوندەکان ڕێنمایی ئەوەی دەکەن وەکو چاودێرێک بن ئەو گەشتیارانی کەوا دێنە نزیک ناوچەی گوندەکانیان ینی ڕێنماییان بکەن بە قوتابەکان دەرێن ڕێنمایی ئەو گەشتیارانە بکەن کەوا بۆی ژینگەکەی پیس شوێنانی کەوا لێدا گەشت گوزار سەردانیۆتان کردووە بەێ زبل و خاشاک لێ ڕێنمایمە پێدایە ینی زۆربەی گوندەکان دەستخۆشیوان هەبە گوتیا مامۆستا ئەمە زۆربەی ئاژەڵەکانمان مانگاکانمان بە تایبەت ینی ئەو پلاستیکەی خواردیە ئەو سفرەی کەوا ڕادێخن بەخۆمان دەزانین زۆر لە خێزانەکان بەداخەوە بەزی دێدن کەوەش بوویتە کارەسات لەسەر ئاژەڵ و باڵندە چێوەکان ینی ئەمە قوتابی ماوەڵی کردیە لەسەر شەقامەکان بۆستیتن ڕێنمایی ئەو گەشتیارانە بکات بەوەی کەوا دەستن کاتە خۆش لەو گەشتەی بەسەر دەباتە لە هەمان کاتیشدا دەبی ژینگە پارێز بوو پاشماوە خاشاکەکە خۆی کۆ بکاتەوە بێنتن لە تەنی شەقام دابنێ بۆ ئەوی کەوا ژینگە پارێزانی شارەوانی دێن هەڵی گرنەوە ئەم هەموو کار و چالاکی کە ئەنجامی دەدەن ئەنجامەکەی چییە؟ ئەنی هەڵسەنگاندن تا چەند بۆ کارەکانی خۆتان دەکەن بنمونە سەردانی شوێنێکی گەشت و گوزارتان کردیا ڕێنمایتان بە خەڵکی ئەو دەڤەرەدایە دواتر ئامانجەکەی چی بووە ئەنجامەکەی چی بووە ینی دڵخۆشکەر بووە بە دوواداچوونتان لۆ کردیا خودت لە بۆتان نەکردووە خۆشوەختانە ینی هەندێک شوێن بە دوواداچوونمان کردیا جگەلەوەی کەوا چاودێری ژینگەیماندانەیە پۆستەر و ڕێنمایی ژینگەیشمان بڵاو کردیتەوە پۆستەرمان هەڵواسیە بە تایبەت لە دارەکان ینی جیاوازیەک دەبینین لەوەی کەوا خەڵکەکە پابند بووە بە پاکخاوێنی ئەو دوێن ناوچە گەشتیاریانەکەی ئێستا لە ناوچەی گەشتیاری بیستانە ینی بە دوواداچوونمان کرد بەڕاستی یعنی ڕێنماییەکان قۆدی ئەوەشماندانا بوو زبل و خاشاک سەلەی زبل و خاشاکیشماندانا بوو ینی ڕێنمایشمان لەکن زبلەکە ینی بینیمان بەڕاستی ئەو گەشتیارانێکەوە هاتوونە وێندەر زبل و خاشاکەکانیان لەکن سەلەکان بەجی هێشتە مامۆستا ڕەزوان شتێکی جوانتانە بوو کاتی خۆی هێلانەتان لە ناو دارەکان دروست دەکرد ئەو دارانەی دەوروبەری هەولێرەوانە ئێستا ئەو کارەتان ماوەیان نەتان ماوە بە خۆشحالیەوە ئەمە یەکەمی ڕێکخراو بووین لەسەر تەسەری عێراق کەوا توانیمان 150 هێلانە لە قۆناغی یەکەم لەسەر ئەچی خۆمان دروست بکەین و بە توێژینەوە نەک ئەوها بە هەڕەمەچی توێژینەوەکمان کرد لەگەل لە ناو قەفەزی لەگەر چەند باڵندەیەکی یعنی ویستمان ئەو ڕنگانی کەوا بتوانین باڵندەکان حەزیان لێ ڕەنگاوڕنگماندانە کۆمەڵە ڕەنگێکماندانە هەر لە بوارەکەی خۆشم بەخۆم شێوەکارم ئەو ڕنگانی کەوا باڵندەکان ینی حەزیان لێ بوو ڕەنجی قاوەیە بوو ڕەنجی سەوز بوو ڕەنجی شین بوو دەزان چ باڵندێک حەزی لە ڕەنجی قاوەیە بەگشتە بەگشتە لەبەرەوەی ئەو ڕەنگە لە سروشتەیە ئەمە ڕەنجی سەوز ڕەنجی دارەکان قاوەیە و ڕەنجی شینیش ڕەنجی ئاسمان و ئاوەکانە بۆیە ینی زۆربەی ئەو ڕنگانەماندانە
لە ناوچەکانی سۆران قەزای سۆران لە ناوچەی ماویریان خۆشببختانە ینی کە دوای دوو مانگ سەردانمان کردەوە زۆربەی هێلانەکان هێلکە و فەرخەی تێدا بوو کە ئەوەش مای دڵخۆشی کردین بەڵێ هەر ئەو 150 بوو یاخود ڕاتان گردیان بەتەمان مەسەرەن حملەیەکی دیکە بکەن 1000 هێلانە یان 500 دانە ئەوە بە هەمان شێوە لەنە لەو دار و شوێنانەی دەوروبەری هەولێر جارێکی دیکە دروستی بکەن ینی گوتمان هەڵمەتەکەمان دەکەی نەگرژیر بەس وەکو گوتم نەبوونی پاڵپشتی ینی داوام لە پارێزگای هەولێرش کرد لێرەوەش داوە لە بەرز کاگومێت خۆشناو دەکەم ئەگەر پاڵپشتیمان بکاتن ئەمە ئەو هەڵمەتە دەکەی نەگرژی لەوە هەموو کوردستان بە تایبەتیش لەو پارکەکانی ناوشار بەڕاستی سیمایەکی جوان دەداتە پایتەختمان بەخۆمان زانی ئەمە گەشتیارێکی زۆری بیانی سەردانی باخچە و پارکەکان دەکاتن ئەوە دەبتە سیمایەکی جوان و ینی وا تەمەشا دەکەنکەوە ئێمەی کوردیش ئاژەڵ و باڵدە دۆستی بەڵێ ماوە سەرە جوان لە سیوێکی سێ کە ڕۆژی ژینگەی پەروەردە بوو لەو ڕۆژەدا ئێوە کوڕەخراوەکەتان کار و چالاکیتان هەبوو بڵێ لە سیوێکی سێ ڕۆژی ژینگەی پەروەردە ئەمە وەکو گوتم چەند لقەکمان هەیە لەوانە لقی مەخمور ڕێکخراوی شاوێر لقی مەخمور لقی ڕزگاری کەوا مامۆستا ڕزگار برادۆسی سەرپەرشتەکە کۆمەڵە هەڵمەتەکی پاکوخاوێنی ئەنجامدا لەگەر دابشکردنی 2000 پۆستەر بەخۆشم لە دەشتی هەولێر لە قوتابخانەکانی دەشتی هەولێر زیاتر لە 1000 پۆستەرم دابش کرد بە بۆنەی ژینگەی پەروەردە و هەڵمەتی 250 داریشمان چاند لە ناو قوتابخانەکانی دەوروبەری وەکو گوتم ئەمە جەخت لەسەر دەوروبەر و گوندەکان دەکەینەوە کەوا کەم ڕێکخراو هەیە سەردانیان بکاتن جێ دڵخۆشیە کاروبارەکانتان ماوە سارە جوان ئێمە پرسیارێکی ئۆتۆمان نەماوە ئومێد دەکەین ئەم قسانەی بەڕێستان بۆ خەڵک بە تایبەت بۆ مامۆستایان و بۆ ناوەندەکانی خوێندن ببێتە سوود ئەگەر شتێکتان مابێ بە گرنگی بزان وەکو چالاکوانێکی ژینگەی وەکو سەرۆکی ڕێکخراوێکی ژینگەی وەکو مامۆستا وەکو نووسەر وەکو پەروەردەکار و شێوەکار ئەگەر بۆمان باسکی سوپاس دەکەیت لێرەوە دەڵێم داوە لە وەزارەتی پەروەردەکەم بەڕاستی جەنابی خودی وەزیریش ینی پرۆگرامێکی تایبەت بە ژینگەمان هەبیتن ئەگەر نامیلکەیەکی بچوکی بەڕاستی زۆر گرنگ و پێویستە لەبەرەوەی وەکو گوتم ژینگە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکو و ئەمە ئەگەر کۆتایی پرۆگرامەکانی پێشوو ببینین پەروەردەی کشت و کاڵمانە بوو ئەنی لایانی کەم کاتی خۆی ئەمنەوەی یەک بەخۆم خوێندومە شارەزایی لە چەند گوڵێکە بوو چۆنیەتی دارچاندن وەرزی دارچاندن و گوڵچاندنەکان لەوەی لێرە داوا لە وەزارەتی پەروەردە دەکەم و خودی جەنابی وەزیر و پرۆگرامەکان کەوا نامیلکێکی تایبەت بە ژینگەمان هەبیتن بۆ ئەوەی مامۆستایان و پەروەردەکاران سوودی لێوە ببینن هەروها ئەگەر بکرێتن مامۆستای هونەر یاخود مامۆستای زانست بکرێتە ڕێنماییکاری ژینگەی لە قوتابخانەی کاری ئەوەی بیتن هەفتانە یاخود مانگانە ڕێنمایی قوتابیان بکاتن لەگەڵیان دابنیشتن گروپی ژینگەی دروستکاتن سەرپەرشتی پاراستنی ژینگەی قوتابخانە بکاتن بۆی کەوا زۆرترین زانیاری بە قوتابیان بداتن زۆر زۆر سپاس ماوە سەرە جوان بە خێربێ بۆ بەرنامەی پۆلەکەم لە تەلەڤیزیۆنی پەروەردە خۆشەویستان و ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکەمان و تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ